گوێ بگرن مسلمانە بەڕێزەکان، بزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرامبەر بەو کەسانەی کە ئەچن بۆ لای جادوباز و بۆ لای تاڵۆگر و بۆ لای ئەو جۆرە کەسانەی کە ئیدعای ڕقیە ئەکەن، زۆر جار ئیدعای ڕقیە ئەکەن. ئێستا ڕقیە بازیش زۆر بووە، یعنی بە ناوی ڕقیەوە بە ناوی نوشتەوە ئەنواع و ئەشکال سحر و جادو ئەکەن کە ئینسانی مسلمان ئەبێت زۆر زۆر ئاگادار بێ، زۆر زۆر ئاگادار بێ. و حتا ئەو کەسانەشی کە بەنیەتێکی پاکەوە ڕقیە ئەکەن ئەبێ ئاگایان لە خۆیان بێت، چونکە ڕقیە نابێت بێ بە پیشە، ڕقیە نابێت بێ بە پیشە. ئەوە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم شێتێک ئەهێنن بۆ لای سورەتی فاتحە خوێنێتە سەریە، تەواو. فاتحە یعنی ڕقیە، یەکێ لە ناوەکانی ڕاقیەیە، یەکێ لە ناوەکانی سورەتی فاتحە، تەواو. ئیتر فێڵ و فرت مەکە، ئیتر شتی تر مەدۆزەوە. قورئان هەمووی شیفایە، سورەتی بەقەرە شیفایە، کۆتایی دوو ئاەتەکەی سورەتی بەقەرە شیفایە، فاتحە، ئاەت الکورسی، دوو ئاەتەکەی ئاخری سورەتی بەقەرە، ولەگەڵ هەندێکە قل هو الله احد وقل اعوذ برب الفلق وقل اعوذ برب الناس. ئیتر شتی تر لەم لاو لەولاوە مەهێنە، دار و سۆندە و ئەمانە بەناوی ڕقیەوە بەکارەهێنن و ئافرەت دێنن لە بەردەم پیاوێکە هەڵەیاژێنن و بە کەیفی خۆی ئەو پیاوە یاری بە ناموس و شەرەفی خەڵکەکە بە ناوی ڕقیەوە. ئەمە لە ڕاستیە بە هیچ شێوازێک لە ئیسلامە جێی نابێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من ئەتا کاهنا أو عرافا فصدقه بما يقول فقد كفر بما أنزل على محمد صلى الله عليه وسلم. هر کەسێ بڕوا بۆ لای تاڵۆگرێک، بڕوا بۆ لای ساحرێک، ئەوانەی کە ئیدعای سحرەکەن، ئیدعای ئەستێرەناسی و تاڵۆگریەکەن، باوەڕی پێ بکە بەڕاستی کوفری کردو بەوەی بۆ بەسەر پێغەمبەرا دابەزیوە صلی الله عليه وسلم. براینە نازانم ئێمە بۆ واین، ئێمە من خەڵکم بینیوە بەردەوام باسی عەقیدەی صحیحی بۆمان کردووە، یعنی بەردەوام هاتووە مناقەشەی لەگەڵ منا کردووە لەسەر هەر بابەتێک، لەسەر بابەتی عەقیدە. ئەبێ ئینسان وابێ و کتێبی عەقیدەی هێناوە و باسی تەوحید و ئەمانە، بەس کاتێک ماڵەکەی دزی لێکراوە هەندێک شتیان دزرا لە ماڵ، ئەم کابرایە تاڵۆگر نەما لە شارا و لە دەوروبەرە نەیکا بۆ ئەوەی بزانێت کێ دزیەکەی کردووە لێی. جاری وا بوو ئەهات ئەیوت چوومەتە لای فڵانە کەس مامۆستا وتێتی ماڵی فڵان دراوسێ و فڵان دراوسێ دزیەکەیان کردووە. کورە کاک فڵان بیکە خاتر خوا بابە تاڵۆگر درۆزنە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت درۆزنە. تۆ چۆن باسی عەقیدەی صحیحەکەی لەولا ڕێ بۆ لای تاڵۆگر و بۆ لای ساحر، بابە ئیماندار چۆن ئەبێ شتی وا بکە؟ تۆ ئەگەر پارەکەت تیا بچێ لەوە باشترە عەقیدە و بیر و باوەڕەکەت تیا بچێ. ئەوە تا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت کەسێ بچێ بۆ لای ئەوانە کوفری کردووە بۆی دابەزیەوە بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. تۆ چۆن ئەمە ئەکەی؟ ئەویت بەخوا مامۆستا قسەکانی ڕاستە، من ئەزانم قسەکانی ڕاستە. طبعا دوای ماوەیەک بڕێ درس گیران دەرکەوت ئەو دزانە ڕۆیشتون ماڵ پارەکەی ئەویان دزیوە، یان خۆیان اعترافیان کرد دزەکان لە پۆلیس. دەرکەوت نەدراوسێ دەستی لە مەوزوعەکە بووە، نە ئەو کەسانەی وا تاڵۆگر و ساحرەکان وتویانە دەستیان هەبووە، یعنی درۆ دەرچوو. ئەمیش ئەو هەموو تاوانە، ئەو هەموو گومان خراپیە بە دراوسەکانی، ئەو هەموو گوناحەی کە تووشی ئەبێ کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ بچێ بۆ لای تاڵۆگرێک ئەوە کوفری کردو بۆی دابەزیەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لە حەدیثی تر هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لەیسە منا من تكهن أو تكهن له، من تطير أو تطير له، من سحر أو سحر له. أفرمي لك كسك في غمري خاص الله سبحانه فرمي كسك لإيمانية أجر بروا تالو بكا يان بوي بكري، شومي بكا يان شومي بو بكري. خلقي لما ضرت شيء الله كاكا فلان بجمي هو صبر هات تازه مرون، یا مەسەن چاوێکێتە کۆتر یان چاوێکێتە شتێک لەو جۆرە شتانە ئەڵێ مەڕۆ تەواو تازە، یان کەروێشکێکە بینێ یان ڕێوێکە بینێ ئەگەڕێتەوە ئەوە پێوترێ شومی. یعنی ئەو جۆرە شتانە هەمووی جۆرەکانی شیرکن بەڕاستی، ئینسان ئەبێ خۆی لێ بە دوور بگرێ. و هەروەها کەسێک کە سحر بکاوە کەسێک سحری بۆ وەکرێ. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەمانە لە ئێمە نین، یعنی ئەمە فعلی ئیسلام نییە، فعلی ئومەتی محەممەد نییە صلی الله عليه وسلم. ئەی هاوار مسلمانان، ئەی هاوار ئافرەتانی مسلمان، والله زۆر عیبە بۆتان، والله زۆر ناشرینە. پێغەمبەر وا بفەرمێ و ئێوە بچن بۆ لای تاڵۆگر، والله لەم گەڕەکەی خۆمانە ئافرەت هەیە بۆ سحر و بۆ جادوو، چووە بۆ هەولێر بۆ لای ساحر، یعنی دیارە پەیوەندی پێوە کرد بزان چۆن، ئەلموهیم چووە بۆ لای بێ ئەوەی مێردەکەی بزانێ
چوە بۆ لای هەر جاری کە پەیوەندی پێوە کردووە هەر جاری سەد لە پارەی مێردەکەی دزیەوە داوای بەو ساحیرە لە ئاخیرە ساحیرەکە هەروازی لێ نەهێناوە هەروازی لێ نەهێناوە پەنای هاوردووە کەوا مەسەلەن ئێمە فریای کەوین ساحرەکە داوای چی لێ کردووە داوای ئەوەی لێ کردووە خۆی تەسلیم کە ئەمجار چونکە دەنگەکانت لام تەسجیلە ئێستا ئەبێ خۆتم تەسلیم بکەی ئەمجار چوە بەلای ساحر لە خانەقین هەروازی نەهێنا لە دوای ئەوەی کە نەجاتی بوو لەوە ڕێگایەکمان بۆی دا نەجاتی بوو لەو کابرایە ئەمجا پەیوەندی کردووە ساحرێکی خانەقینیەوە براینە ئەمە عیبە عیب و دێتیش بۆ نوێژ و خۆشی بە مسلمان ئەزانێ ئەی وا چۆ نەبێ قەیناوتمان ئافرەت زەعیفە بەس نەمانوت یەک جارەتی بێدینی بەو شێوازە طبعا باوەڕ بکەن خۆشەویستەکانم من شەرمەکەم لەسەر ئەم بەرەو هەندێک بابەت هەیە باسی کەم باوەڕ کە هەنێکیان هەیە بە کاملی تەسلیمی بووە تەسلیمی ئەو ساحرە بۆ ساحرە بە کەیفی خۆی فاحشەی وەلاکە على ئەساس مێردەکەی لای مێردەکەی خۆشەویستیکە لە ئەخیرا ئەوەوێتە پیاوی مێرد هەر ئاگای لە دنیا نییە مێردیش فەقیرە مەشغوڵی کاسبیە ئاگای لە ئیشی لەم نیشانە نییە حەز ناکەم یعنی هەندێک بابەت هەیە بەڕاستی بۆ سەر مینبەر ناشێ بەڵام بەخوا هەیە و نمونەشم لایە یعنی ئینسان ئەگەر ئیماندار بێ چۆنە بێ ئەم شتانە بکات ئەڵێ وەڵا نیەتم پاکە من ئەچم بۆ لای ئەم کابرا پرسیار وە نیەت پاکیوە من ئەوە نیەت پاکیوە مامۆستا وە نیەت پاکیوە ئیبراهیمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ خۆتان بپارێزن لە حەوت گوناحی زۆر خەتەر خۆتانی لێ بپارێزن اجتنبوا السبع الموبقات حەوت گوناح کە ئینسان تیابە وتیان ئەی پێغەمبەری خوا حەوت گوناحە چییە فەرمووی شەریک قەراردان بۆ خوا هاوبەش بڕیاردان بۆ خوای پەروەردگار سحر کوشتنی نەفسێک کە خوا حرامی کردووە یعنی بە ناحەق خواردنی ڕیبا سوود خواردنی ماڵی یەتیم بە ناحەق نەک ئەوەی بچی بۆ ماڵی یەتیمەکە مەسەلەن لە سێبەری ئادامان شەوەڵا یا چایەکیان مەخۆ هەنێ کەسێ چای یەتیم ناخوا بەس ئەڕوا قۆڵی لە ئەمەنە لە بنا بڕێ چایەکەی بخۆ و نانەکەشی بخۆ بەڵام ماڵەکەی داگیر مەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەسدی ئەوەیە و هەروەها ڕاکردن لە جیهاد و لە غەزا بەرامبەر بە دوژمنە و هەروەها بوختیان هەڵباستن بۆ ئافرەتی مسلمانی دایان پاک بیرکەرەوە خۆشەویستەکانم دووهەم دانە لە دوای شەریک قەراردان بۆ خوا سحرە کەوتۆتە بەردەم کوشتنی بە ناحەق کەوتۆتە بەردەمی ڕیبا کەوتۆتە بەردەمی بوختیان هەڵبەستن بۆ ئافرەتانی مسلمان کەوتۆتە بەردەمی ماڵی یەتیم خواردن کەوتۆتە بەردەمی ڕیبا کە فأذنوا بحرب من الله ورسوله يعني كحرب كخوا وبيغمري خوا جنگ لقل أو كسانة إعلانا كان كربا أخوان دي سحر بيغمري خوا صلى الله عليه وسلم خصية بردم أمانة هرهمي تو بنيت باكي أتشي بلاي ساحر آخر چي نيت باكيك كأو تاوانا قولي تابي طبعا حديث إمام بخاري وإمام مسلم يقرنوا لحديث كترهاتو بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي ثلاثة لا يدخلون الجنة سيكا ناچنە بەهەشتۆ کێنەی پێغەمبەری خوا ناچنە بەهەشتۆ ئەوەی کە ئالوودە ببێ بە مادەبێ هۆشکەرەکان عەرەق و تریاک و ئەمانە مدمن و خەمر ئەوەی کە ئالوودە بوو پێوە ئیتر ناچێتە بەهەشتەوە وقاطع الرحم ئەوەشی کە پەیوەندی خزمایەتی ئەبچڕێنێ هۆکارە بۆ بچڕینی پەیوەندی خزمایەتی سێمیشان پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی کە باوەڕ بە جادوبازەکە ومصدق بالسحر خوا پەنامان بدە لە حەدیثی ترا هاتووە بۆ ئەو کەسانی کە ئەڵێن وەڵا ئەچین هەروە بۆ خۆشی پرسیارێک لە کابرا ئەکەین من أتى عرافا فسأله عن شيء لم تقبل له صلاة 40 ليلة إمام مسلم ئەیگەڕێتەوە هەر کەسێ بچێ بۆ لای تاڵۆگرێک بۆ لای ساحرێک بۆ لای جادوبازێک پرسیاری لێ بکە 40 ڕۆژ نوێژی دروست نییە نوێژی دروست نییە یعنی خوا نوێژەکانی لێ قبول ناکات 40 ڕۆژ ئیمامی ئیبن حەزم ئەفەرمێ هەر کەسێ یەک نوێژێکی بڕوا بە عەمدەن ئەم قسە لە من وەربگرن لە محەلایە ئیمامی ئیبن حەزم ئەفەرمێ هەر کەسێک یەک نوێژێکی بە عەمدەن بڕوا یعنی بتوانێ بیکە هیچ عوزرێکی نەبێ نەخەوت بێ لە بیری نەچوو بێ بە عەمدەن ئەفەرمێ کافر بووە هەر کەس یەک نوێژ تۆ 40 دانە ڕۆژ بەس لەبەر خاتر پرسیارێ بۆ گەمە و گاڵتەیش بیکەیت 40 دانە ڕۆژ نوێژت دروست نییە کە ئەچی بۆ لای ساحرێ ئەمە بۆ کەسێک تۆ ئەچی بۆ لای ساحرەکە
ئەی ئەو ساحرەی کە خۆی سحرەکە ئەبێ تاوانەکەی چی بێ. بۆیە لە حەدیثە هاتووە ئەفەرمێ حەدی ساحر ئەوەیە یەک شمشێربەی لە ملی فڕەدەی، حەدی ساحر ئەوەیە. بۆیە هەر کەسێ بزانێ کێ ساحرە لەگەڵ ڕەکەیە پێویستە شکاتی لێ بکە، پێویستە حکومەتی لێ ئاگادار کاتەوە، پێویستە شکاتی لێ بکە و یاسای لێ ئاگادار کاتەوە، چونکە ئەوانە مفسیدن و نابێ بێڵی لەناو وڵاتی ئیسلاما بە کەیفی خۆیان خەریکی فەساد و خراپەکاری بن.